نرخی نەوتی خاو بە شێوەیەکی چاوەڕەن نەکراو لە بازاڕەکانی جیهاندا بەرز بۆتەوە بە جۆرێک بۆ هەر بەرمیلێک $80 تێپەڕاندووە. ئەوەش لە دوای ساڵی 2014ەوە یەکەم جارە نرخی نەوت بگات بەو ئاستا. شارەزایانی ئابووری دەڵێن بەرزبوونەوەی نرخی نەوت ڕەنگە هیچ لە حاڵی هاوڵاتیانی کوردستان نەگۆڕێت، چونکە حکومەت پارەیەکی زۆر قەرزارە و دەبێت تا چەند ساڵی تریش تەنها قەرزەکانی بداتەوە. و پشت بەستن بە ڕاستیەکان حقائقی پێشتر کە ینی نرخی نەوت هەر لە $60 بوو تقریبا لەو بابەتە بۆ حکوومەت یاریمی کوردستان هەر بیری نەئەکردەوە لەوەی کە ڕێژەکە کەم بکاتەوە. بۆیە بە بۆچوونی من ئەگەر یعنی لەوانەیە نرخی نەوت بکاتە سەروی $120 ئەو بابەتانە ئەتوانێت حکوومەت ئەو کاتە بڕیاری پاشەکەوتەکە هەڵبۆشێنێتەوە، بەڵام ئەم دقەیە بە $80 بە بۆچوونی من تەسەوڕ ناکەم ئاسایی بێت. ئێستا ڕێکخراوی وڵاتانی بەرەمێنەری نەوت ناسراو بە ئۆپیک کەمتر لە جاران نەوت دەخەنە بازاڕەوە. وڵاتانی سین و چەند وڵاتێکی تری گەورەش خواسیان لەسەر نەوت زیادی کردووە. ئەوە ژوای کردووە نرخی نەوت بە شێوەیەکی بەرچاو بەرز بێتەوە. شارەزانی گواری نەوت پێشبینیان کردووە تا ساڵی 2020 نرخی بەرمیلێک نەوت بگات بە $120. بەرپرسانی هەرێم لە ساڵی 2014ەوە بەهۆی دابەزینی نرخی نەوت بۆ کەمتر لە $30 سیستەمی پاشەکەوتیان ڕاگەیاند. هەر دوای ئەوەش بوو ڕایانگەیاند ئەگەر نرخەکە بەرز بێتەوە بۆ سەر و $60 سیستەمەکە هەڵدەوەشێنەوە. بەڵام تا ئێستا بڕیارەکە لە جێگەی خۆیەتی و بە ڕێژەیەکی کەم دەستکاری چەند توێژێکی فەرمانبەران و موچەخۆرانیان کردووە. هەموو سێکتەرەکانی کوردستان بە تاکید کاریگەریان لەسەر دروستی بۆنی بەرزبوونی نرخینەوەتەوە، بەڵام ئەوەی کە گرنگە مەسەلەن مۆزوعی ژەرخانی ئابووریە کە هەمیشە گرنگە بەنسبەت ئێمەوە، چونکە ژەرخانی ئابووری مەسەلەن ئەو پرۆژانە ئەگرێتەوە کە ڕاستەخۆ ناڕاستەخۆ کاریگەریان هەیە لەسەر بۆ نمونە لەسەر لایانی کردی کشت و کاڵی، کردی پیشەسازی، کردی مەسەلەن گەشت و گوزاری مەسەلەن وەروەها بە تەنیشتی ئەوانەیشەوە ئەو مۆزوعی موچەی فەرمانبەران کە ئەمانێژ بە پێی و سیاسەتی خۆیان بۆچینە، یعنی چکە هەر ینی نەوت پێشتر هاتە سەر بۆ نمونە $27 حکوومەتی هەرێم بە ڕووبع موچە بوو، ئێستا سەروی $80 ینی تقریبا لە سەدا ینی 50 بەرەو سەرەوەیە کە ئەتوانێت ئەگەر بێت. سیستەمی ئابووری سربەخۆ کە پلانی باڵادەستەکانی کوردستان بوو بە جۆرێک داڕوخاوە کە دەوترێت ئەگەر یەک بەرمیل بگات بە $120 هێشتا حکومەت توانای دابینکردنی موچە و کەمکردنەوەی ڕێژەی بێکاری و ڕەخساندنی هەلی کاری نییە. لە دوای ساڵی 2014ەوە ڕێژەی هەژاری بەهۆی شکستێنانی ئیدارەی وڵات لەلایەن کاربەدەست و دەستڕۆیشتوەکانەوە چەند هێندە بووە و هیچ پلانێکیشان بەدەستەوە نییە بۆ گۆڕانکاری جگە لە قسەی بێکردار. ڕامیا ڕوسمان، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.